Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Jongen! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! سەرەتا بە خێراتتان دەکەم سوپاسی خوای گەورە دەکەن کە ئیمڕۆ یەکەم یاری مۆفەقی کردین بخۆتەزان یاری یەکەمی دەوری هەموو یارێک زەحمەتە بەڵام ئێمە کێشەکمان ئەمە فەریقەمان لە فترێکی کەم وەرگرێت تەنها چەند ڕۆژەکە وەرمانگرتی ینی تەنها ئەو ڕێخستنەوەی ئەو فەریقە بەماوەی کەم زەحمەتی زۆرمانی بە سوپاس بۆخوا ئێمە ئیشمان بەس تەنها لەسەرەوە کرد کە بتوانین ئەو فەریقی باش بە کەمترین کات ئامادە بکەینەوە بتوانین لە یەکەم یاری مۆفەق بین زۆر گرنگ کە یاری یەکەم برنەوە لە دەرو یاریگای خۆت هەم معنەوە لۆ فەریقی هەم معنەوە لۆ یاریزان ئینشاڵڵا ئەوە دەبێتە دافعک و پانەش زۆر باش بۆی بتوانین لە یاریەکانی داهاتوش بە هەمان نەفەسوان کرد لێ دەستخۆشی لە یاریزانەکان دەکەن بە تایبەتی ئەو پلان و ئەو واجباتێک کە ئەو ڕۆ لە یاریزانەکانمان دانابوو دەتوانین بڵێن بە سەرباری ئەوەی کە کەمترین ئامادەکاریمان کردێت 90 جێبەجێیان کرد هیوای بەختێکی باش بۆ تیپی بەرامبەر دەخوازن ئینشاڵڵا یاریەکانی داهاتوش هەوڵ دەین ئەو کەم کورتیانێک کە هەمان بووە چارەسەرکەین بتوانین بە هەمان معنیەتی بەرز یاریەکانی دیکەش بڕێکەین. بسم الله الرحمن الرحیم. بەڕاستی ئێمە یعنی ئامخۆ ئامادەکردنەشی باشمان کرد بەڵام ئیتر تۆپانێ جاروێ فەریق موفەق نابی وەکو ئەدا بەڕاستیمە لە جەم یەکەم باش نەبووین هەتا نیو سەعاتی بیدای سەرەتایی یاری بەڕاستی من نەکەیتن ناو جەوی گەمەکەی ئەوەش تۆپانێ زۆر جاروێ لاعب موفەق نابی ئەوانجی بەڕاستی توانێت لە دوو دەرفەتی ئەخطائی فەردی و تاکە کەسی توانێت دوو گۆڵەمە بکەن پیرۆزیان بی تۆپانیش کۆدایش ناتێت دەوری جارێ بەڕاستیشتان دەوری زۆر مایە تۆپانیشە هەندە جاروێ مۆفەق نابی ینی باشش گەمەی دەکەی بەڵام مۆفەق نابی ئەوان توانیان ئەو هەڵانە بقۆزنەوەکان لۆیان ڕێخست لۆیان هەڵ ڕخسا و گۆڵیان کرد پیرۆزیان بردیانەوە تۆپانی ئینشاڵڵا دەبی هەوڵ بدەین ئەمە ئەو غەڵەتانی خۆمان چاک بکەینەوە هەم لە لایانی دیفاعی و لە لایانی هجومی بەڕاستی ئێمە هەندێک غەڵەتمان هەبوو ئینشاڵڵا ئیجازە ئەو غەڵەتانە دەکەین یعنی زۆر جاروێ لە یەکەم گەمە ئەتوو یعنی ئەو تەوقعی ئەو تەسەوڕی ئەتوو دەکەی وانە دەرناچی یعنی هەندە جاروێ لە اختیارکردنی لاعبی هەندێک جار غەڵەت دەبی ینی تۆپانش یعنی زۆر جاروەیە ئەمە تاو دۆڕاندمان و زۆر احتیادیە پیرۆزی لە یانی سۆران بەڕاستی ئەوان ژیانەکە بەڕاستی لە ممتازدا بەزینەوەن لەوان توحموحیان هەبی بیانوێ جارشکە بگەنەوە ممتازی بێگومان سۆرانیش یانێکی باشە و خۆیان باش ئامادەکرد بوو پیرۆزیان بی